ئێستا گەر حسین ئامادە بێ پاڵەوانێتیکی تێنس لە شاری هەولێر ئەنجام دەدرێ دەمەوێت بچمە لای حسێن محەممەد پامێرمان لە شاری هەولێر. حسێن سڵاوت لێبێ دەمەوێت شیکاریمان بۆ بکەیت سەبارەت بەم پاڵەوانێتی تێنسا بەم پاڵەوانێتی تێنسە با بزانین لە چ بارودۆخێکدا بەڕێوە دەچێت وە چەندیانێ بەشداری دەکەن و چاوەڕێژ دەکرێت ئاستی پاڵەوانێتیەکەت چۆن بێت ئەم شیکاریەمان تایبەت بە بەرنامەی شیکاری وەرزشی بۆ بکەیت. سڵای خی گەورە لە تۆ لە تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام محەممەد هەروەک چۆن باسی ئیتالیات کرد باسی یاریەکانی خوری نایبیشت کرد ئێمەش کەمێک باس لە پاڵەوانێتی تێنسی یانەکانی عراق دەکەین. دوێنێ یاریەکان دەستی پێکرد بەڵام ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو بەڕێوە دەچێتەوە ڕێژەیەکی زۆر یانەکان بەشداریان کردووە ڕێژەیەکی زۆر یاریەکانش بەڕێوە دەچێتن ئەوەی ئێستا کە لە دواوەی منە بەشێک لە یاریەکانەکە ئەمڕۆ ئەنجام دەدرێتن هەشتیانە بەشداریان کردووەکەوە یانەکان مەبەستم لە سنووری هەرێمی کوردستانە کە هەشتیانە بەشداری کردووە لە سەرتاسەری عراق 32 یانە بەشداری کردووە کە هەموو یانەکان لەگەڵ یەکتر یاری دەکەن. من دەمەیە وردەکاریەکان لە مهندس کەمال وەربگرم. کاک مهندس وەکو ئەندامێکی لیژنەی بەڕێوەبردننی پاڵەوانێتەکە تاکە ئەندامی کوردی لیژنەکەیە دەمێ وردەکاری پاڵەوانتیەکە چۆن بوو بیرتان لەوە کردەوە کە و پاڵەوانتیا لەو کاتە بەو ڕێژە بەشداریە بەو دەتوانین بڵێنەوە هەموو یاریە چۆن بوو بڕیاری لەسەردرا. بەڵێ پێشەچی بە خێراتنی کەناڵی پەیام و ئێوە دەکەین کە هەردەم ئامادەنە لە یاریگاکانی ئێمە بۆ ڕووماڵکردن و گەیاندنی هەواڵەکان بۆ جەماوەری کوردستان. بەڵێ ئەم پاڵەوانێتی پاڵەوانێتیی زۆر گەورەیە بە شێوەی خول یاری دەکەن 32 یانە بەشدارە لە سەرتاسەری عێراق نیوەی یانەکان لە هەولێر و بەغدانە نیوەکەی دیش لە شارەکانی ترن گەڕەکە بە یەک گەڕ بەڕێوە دەچی یەک دەور یعنی چون و هاتن نییە بەتەنیا چوونە یان بە شێوەی کۆمەڵ لە شوێنە خردەبنەوە و یاریەکان دەکەن. هەر بۆ نمونە ئەوە 2 ڕۆژە ئەو یاریانە لە هەولێر و بەغدا دەستی پێ کردووە یاریەکان هەر یاریەکی 3 یاریە 2 تاک و یەکی جۆتە بەڵێ بەو شێوێ بەڕێوە دەچیتر. ئەوەی کەوا پێشتر لێکدانەوەی بۆ کراوە ئەگەر هەمویانەکان لەگەڵ یەکتر یاری بکەن نزیکەی بە تەواوی پاڵانتێکەوە بزانم 1500 یاری دەردەچێت ڕێژەیەکی یەکزار زۆرە. چۆن بیرتان لەوە کردەوە بۆ شێوازە بەڕێوە چێوەروە دەتوانین بڵێن چێ خەرجی پاڵەوانتێکە دەکات چۆن ئەم وردەکاریانە چۆنە؟ بەڵێ هەر ڕاستە نزیکەی کەمەک لە 1500 یاری کەمتر ئەو پاڵەوان ئەو خولە نزیکەی لەوانەیە 6 مانگی بوێ تا 6 مانگ کۆتایی بێبێ دەتوان برێم لە جیاتی کۆی پاڵەوانەتەکانی چەند سارە دەکراوە لە جیاتی هەمووانە لە کۆتاییدا 12 نادی دەمینێتەوە بۆ خولی یان بۆ ممتاز یان ناوی لێ دەنێن دەرەجەیەک ئەوەندی دەبنە دەرەجە 2 و هەروە ئەندامیان دەبی لە دەستەی گشتی و هەروە خەرجی ئەو پاڵەوانێتیش زۆر زۆرە. تۆپ لەگەر حەقی ناوبژیوانەکان ئەوە لەسەر یەکێتی تێنسی عێراقە ئەوان دابینی دەکەن بەڵام هاتوچۆ و مەسرەفەکانتی دەکەوتە سەر ئەستۆی یانەکان و یاریزانەکان. بەڕەئی من مەسرەفێکی زۆر زۆری دەوێت ئەو خولە تا کۆتای دێ لەوانەیە لە 400 تا 500 میلیۆن دینار مەسرەفی تێبچیتن ئەو پاڵەوانێتیە. کاک مهندس وەکو بیرکردنەوەی خۆت پێت وایە ئەم پاڵەوانتیە لە ئاستی چاوەڕوانی یانەکان و یاریزانەکاندا یاخود بیرکردنەوە چۆنە بۆ داهاتووکەوە تێنس چۆن پێشوێ وەکو شارەزایە کە ماوەی چەندین ساڵە بەدەر لەوەی کە لە لیژنەکەی چەندین ساڵە تێبینیت لەسەر یاریەکانی تێنس؟ بەڵێ ئەوەش خەتوەکی باشە بەڵام یاریەکان زۆرە لەوانەیە تووشی پێکانی زۆر بن ئەوە تەجروبەکی نوێیە ئەمە دەیبینین با بزانین تا کۆتایی ساڵ ئەم ساڵ چۆن دەبی لە داهاتوو بیری لێ دەکەینەوە ئەو خولە بەو شێوەیەبی یان بگۆڕێ. بەڕەئی من ئەو خولە ئەو هانە بوو بکەینە شێوەی کۆمەڵە و مەناتق یعنی بۆ نمونە ببتە 4 گروپ هەر گروپەک برێن 8 نادی تێدابی 8 دیانەبی لە بینی خۆیان یاری بکەن بە شێوەی خول و چەندیانەیەک بەسەرکەوی بۆ کۆتاییەکە ینی بەو شێوەیە بە تەسەوری من ئەوها باشتر بوو یاریەکان کەمتر دەبوو زووتر خلاص دەبوو خەرجیشی کەمتر دەبوو بەڵام ڕەئی زۆربیان بەو شێوەی بوو کە یانەکان هەموو لەگەر یەکدی
یاری بکەن لەبەرەوەی نزیکەی 30 ساڵ دەبێ پاڵەوانەتی وها لە عێراق نەکرایتەوە ئەوە دەبتە تەجروبەک و دەرسەک لۆمان لە کۆتایی ساڵ بڕیار دەدەین لە داهاتوو چۆن دەبێت هەر بۆ مەوزوعی پێشکەوتن و شتێت طبعاً چەند خول بکرێتەوە و یاریزان یاری لەگەر یەک بکە ئاستیان بەرزتر دەبێتەوە و شوێنی خۆیان دەبینەوە لە ناو نەخشەی تێنسی عێراق و کوردستان بەخۆی هەتا لە دوای ئەم خولا دەتوانین بەرنامە دابنین بزانین ئێمە بۆ ساڵانی داهاتوو چ بکەین و چ نەکەین ڕیزبەندمان دەکەوتە چێندەرێ لە چێندەرەی تێنسی عێراقین و دەتوانین پلان دابنین دوایی. سپاس کاک مهندس محەممەد دەمەوێت بە خێرایی باسی یاریەکانی دوێنێ و ئەمڕۆ بکەم وەروە بە زۆر بە خێرایی حسێن کاتم نەماوە یانەی زۆر بە خێرایی بە خێرایی باسی دەکەم زۆر باشە لە یانی نیشتیمان بە سێ کۆمەڵی بێ وەڵام لە پێشمەرگەی هەولێری بردەوە هەولێرش بە سێ کۆمەڵی بێ وەڵام لە پێشمەرگەی سلێمانی بردەوە بروسک بە سێ کۆمەڵی بێ وەڵام لە قەڵای بردەوە ئەکات بە دوو کۆمەڵە بەرامبەر کۆمەڵەیەک لە هەندرێنی بردەوە یاریەکانی ئەمڕۆژ بەردەوامیە هیچ یاریەکیان کۆتایی پێ نەهاتوە نیشتمان بەرامبەر قەڵای یاریەیە و پێشمەرگەی هەولێر بەرامبەر هەندرێن لە هەردوو یاریگاکەی پشتم یاریگای یەک و یاریگای دووە دوای ئەو یاریانەش هەولێر بەرامبەر ئەکات یاری دەکاتن و ڕۆژانی تریش لە سبەی دووزبەی وە چوارشەم پێنجشەم یاریەکان بەردەوامی دەبێت تاوەکو هەر یانەیەک لە هەولێر هەفت یاری ئەنجام دەدا دواتر یانەکان گەشتی بەغدا و شارەکانی تر دەکەن تاوەکو یاریەکانی تریش ئەنجام بدەن و دواتر ڕیزبەندی پاڵەوانتێکە دەردەچێت کە 12 یانە لە خولی نایب دەمێنێتەوە. باڵێ دەست خۆش بۆ حسێن